والله ترشا سێ نوعمان هەیە، یعنی ترشاتەکە سوورمان هەیە و زرد هەیە و مەحشی هەیە و خۆمانە هەیە و خیار شۆر هەیە و ڕووبەهنارمان هەیە و منەوعات هەمان لە هەموو نوعێکمان هەیە. کاک محەممەد تایبەتمەندی ترشیاتەکەی جۆنابتان چییە؟ بەڵ وەڵی زۆری ئەمە هینی خۆمانەیە خۆمان دروستیەکەین. سرکەی ترێە مەسەلەن هیسێەوە هینی خورمایە ئەمانە خۆمان دروستیەکەین. زۆر باشە جیاوازی چیە لەگەڵ ئەو تشیاتی کە بڵین لە بەشێکی تر لە وڵاتانەوە لە وڵاتانی دراوسێەوە هاوردە دەکرێت. وڵی تر ئەوانەیە ئەمە نازانی تر هیوایە بەسەر چووە هیوایە مەسەلەن تاریخی بەسەر چووە ئێمە سەرفی ناکەین ئیلا خۆمانە نەوێ نەزانین تاشریش نبینەوە لێ شتەکە نایسێنین. کاک محەممەد تۆ ماوەی چنێکە لە بابەتی ترشیات و ئەم بابەتانەیە کارەکەی؟ وەڵام لێرە تقریبن لە هەشتاوە بەرداوام لێرە لە هەڵەبجە زووش لە بەسترا و لە بەخا ئیشم کردووە. ینی زیاتر لە 40 ساڵە تۆ کار لە ترشیاتاکەی وایە لەم بابەتە و لەم بوارەیە؟ بەڵێ لە هەڵەبجە بەڵێ لە هەڵەبجە. باشە تۆ تە لە خواروی عێراقی شکارێک کردووە وایە کاک محەممەد؟ بەڵێ لە بەسترا و لە بەغاش کارم کردووە بڵێ. ئەی لەوێ خواستە سەر ترشیات چۆن بوو جیاوازی ترشیاتی ئەوێ لەگەڵ ئێرەیە هیچ هەیە؟ وڵات زیاتر لەوێ هەر خیارشۆر و ترشیاتی زەردە سوور و ئەمانە نییە لە جنوب. زۆریشی شێلمە شێلمی تێکەڵاو کەم لە ئێمە شێلم ناخۆن خۆ شێلمیش ئیسپادە هەیە بەس لە ئێمە نایخۆن. باشە یەکێک لەو ترشیاتانی کە لە بەردەستی تۆیە بە دڵی خۆت دانەیەکیمان بۆ هەڵبژێرە و باس لە چۆنێتی دروستکردن و هەروە پێکاتەکانی بۆ ئێمە بکە کاک محەممەد. وەڵی ترشیاتەکە وەیسە سوورەکەمان هەیە بۆ سەفەری ئەڕوا بۆ دوکانەکان و بۆ سلێمانی ئەڕوا مەسەلەن بۆ لادیەکان ئەڕوا بۆ دوکانەکانی هەر خۆمان هەڵەبجە ئەیبن بە سەفەری ئەوای کەنە زەرفۆ بۆیان ئەنێرین. باشە پێم خۆشە ئەو ترشیاتی لە بەردەستی توایە تۆزە مەیلە و پەمەی و هەموو ئەروە مەیلە و سپیشە باس لە پێکاتەکەی بۆ ئێمە بکەیتی لەو ترشیاتەدا هەیە. بەڵێ وەڵی مەشتی خۆمانە ئێمە کەلەر و خەڕنابیت و سێوی بنعەرزە و ئەمەی خۆمانە ئەمە خیارە و تەرۆزیە و زەیتونە و ئەمانە ئیتر ئەمە خۆمان چاچەکەین و بە سەفەریش ئەڕوا ئەینێرین بۆم لەولە. زۆر باشە چۆن ئەوها ڕەنگەکەی پەمەی ئەبێەوە بە ڕەنگەکەی ئەگۆڕن بە ڕەنگی ئامادەکراو؟ بەڵێ ڕەنگەکە بە ڕەنگەی گۆڕین ڕەنگەکەش توریستیە یعنی ئەوە نییە بڵێ ڕەنگی هندیە و خواردنە و ئەوە نییە بڵێ وەڵا ترسی هەبێت ترسی نییە. با بزانم ترشیاتی تەمەرن چییە و چۆن لەگەڵ ترشیاتەکانی ترە جیا دەکرێتەوە؟ تەمەرهەند ئێمە تەمەرهەند لێرە سەر بناک لەگەڵ ڕووبەهنارمان هەیە ئێمە ئەگەر ئەوەی بێ ڕووبەهنارە ڕاز دەکەی ڕووبەهنار ئێمە لەگە تەمەرهەندا تێکەڵاو ئەکرێ ئەوەمان هەیە. چۆن دروست دەکرێت کاک محەممەد؟ ترشیاتیش وڵای تر شتەکان حازرێ ئێمە تێکەڵاوی ئەەکەین و خۆمان چاشی ئەەکەین و ئەیفرۆشین. باشە ترشیاتی زرد باسێکی ئەومان بۆ بکەی کاک محەممەد. بەڵێ ترشیاتی زەردی شەر هەمان ئەوەیە بەسی تر ئەو ئەمبەی تایە زەردەچەوە و ئاڵەت و ئەمانەی تایە ئەویش کەبابە و دارچینی و ئەم شتانەی تێکەڵاوە. باشە کەواتە ئەوی من لە دیمەنەکانای بینم ئێستا خیارەکە بە ئەوی سرکەوەم بابەتانە خۆشکرا بەسێکی ئەوشمان بۆ بکەیت ئەوە چۆن لەگەڵ سرکایە جیاکرێتەوە یان ئەمیشە لەچێتە قاڵبی سرکەوە. سرکەکان هەر یەک سرکەیە بەس چییە
ئەوە خیار شۆرە مەسەلەن ئەمە مەحشیە سیری تایە کەبابە و دارچینی و ئەمانەی تایە ئەوەی جیاوازە تامی جیاوازە باشە زیاتر چی سرکەیەک لە پێکاتی تا سیر و زەیتونیش خۆمان فەرموو هەتا سیریشمان خۆمان هەیە سیر چاکەین تەبانەوە پێشەکی ئەمە زوو حازری یەکەین بۆ ئەم وەختە بۆ زووسان و ئەمانە حازری یەکەین چاچی یەکەین و بە هاوینە مەسەلەن شتەکانە سێن کەرەستۆشتەکان خیار و تەرۆزیە و بیبەرە و ئەمانە زەیتونە هەڵی ئەگرین بۆ زووسان کاک محەممەد با بزانم چی جۆرە سرکەیەک زیاتر لە دروستکردنی ترشیاتدا سوودی لێ دەبینرێت وڵای مە زۆری لێرە مەسەلەن ترێ ئەخۆن و سێوە و بەس زیاتری ئەڵمانی سرکەی سێوە بم بۆ دەرمان و سرکەی ئەڵمانیشمان هەیە هەر بە تێکەڵاوی لەگەری خۆشمان تێکەڵاوی ئەەکەین لە بۆی خۆش دەرچێ باشە ئەم سرکانە خۆتان دروستەکان دروستکراوی لای خۆتانە یاخود هاوردە دەکرێت بەڵێ بەس ئەڵمانیەکە ناوە ئەڵمانیەکەمان هەیەەوە هەرچی ئامە هەچی ترشیا فرۆش هەر لەوە سەر بەکە بەس ئێمە خۆشەیەکەین لەگەری خۆمان تێکەڵاویەکەنی سیۆمان هەیە مەسەلەن هی ترێمان هەیە خورمامان هەیە هیترێمە دەستکاریەکەین خۆشیەکەین لەبەر خۆش دەرچێ باشە سرکەی ئەو سرکە ئەڵمانی تۆ بازێکی لەگەڵ سرکە خۆماڵەکەی جیاوازی چۆنە ینی تامی ترشیاتەکە گۆڕە جۆی ترشیاتەکە گۆڕێت یاخودچی حامزی پیاڵن خۆی بە عەرەبی پیاڵان حامز شتێکی ترشە ئیتر خۆمە نازانین لە چی دروست دەکرێت ئەمە ئەڵمانیە ئیتر هەچی ترشیا فرۆشە هەر ئەوە سەر بکە بەس ئێمە لێرە چاش یەکەین ینی ئاوا نایفرۆشی خۆمان جوانی ئەەکەین و ڕێکوپێک لەبەوەی بخورێت ئەکرێت ینی چەند جۆر ترشیاتێک لە یەک کاتا تێکەڵ بکرێت من ئەو برابەڕێزا بینم کە چەند ترشیاتێکی هەر لە نێو ئەو زەرفەیە تێکەڵ کرد ئەمە تامەکەی ناگۆڕێت تامەکەی تێکەڵ نابێ بەڵێ دێوە نانایترەوە خۆشە هەموو حازرە هەمووی یەک سرکەیە بەس چیتر بەجیاداندراوی هیوای مەسەر حەزەکە سێوێ هیوای حەزەکە هەر خیار بێ مەسەلەن دانی نییە مەسەلەن خیارەکە بخوا کەلەرمە حەزرە کەلەرمەکە کەلەر مقڕنابیت بەس ئێمە لێرە بە تێکەڵاوی تەیەکەن هەرێکی مشتریش حەز لە چی بکە ئەیدێنێ لە یەک نەوعیش بێ زیاتر خواست لەسەر کامەیانە کاک محەممەد باوەیان بزانین وەڵی سوورەکە زیاتر ئەڕوا باشە چی پێکاتەیەک لە سوورەکەداناوە تێ سوورەکە زیاتر وڵایتە تێکەڵاوە هەموو شتێکی تێکەڵاوەکەین ینی تقریبان هەشت مادەی تایە ینی سیرە و دوو نەوع سیری تایە و تەرۆزیە و خیارە و کەلەرمە و قەڕنابیتە و بیبەرە و کەرەوزە و ئیتر ئاوا باشە ئەو سیرە بۆنی نایەت کاک محەممەد هەنە جاریان ئێمە بە بۆنی سیر تێکە چین یان هەنێک کەسەیە پێی ناخۆشە بۆنی سیرەکە بە شێوازێ نامێنێتەوە لەو ترشیاتەیە سرکەکە تەئسیر ناکات لە بۆنەکەی ڕاست دەکەی بەڵێ تاسیرەکە بمێنێتەوە تاسیرێتر ئەو بۆنەی نامێنێ بەس ئێمە ئەو سیرە سیری عەجەمە بۆنی خۆشترە لە عینەکەی خۆمان سەمەی پارمانەیە هەڵی ئەکرین مەسەلەن ئەوە لە سرکەوشتا دای ئەنێن سیری خۆمانە بۆنی نامێنێ هی خۆمانە هیچ چێشت بەس ئێمە هیچ تورشیاتی شەیە سیری عەجەم پێڵەن سیری عەجەم ئەوە خۆمان ئیترەویش چاکەکەین بۆنی خۆشە ئیترارەوە احتیاطی ئەخورێت کاک محەممەد دروستکردنی ترشیات ماوەی چەندێکی پێچێ ینی چەندێکتان پێچێ بۆی ترشیات دروست بکەن یاخود وەجبەیەک ترشیات دروست بکەن وەڵا تورشیاتەکە وەڵامە تورشیاتەکە تەمان خەزی ئەەکەن خیارە و ترۆزیە و لە خوێوە هەڵی ئەگرین خزمەتی ئەەکەین ئیتر ڕۆژانە بە ژێی ئەوە مەسرف مەسەلەن چەند سەرف ئەبێ ئەو نەچاگەکەین لە بۆی بە تازەیی بڕوا ئیتر هەرچەند بمێنێت لە خوێوە مشکلە نییە خراب نابێ حەزەکە ساڵێ داینێ هیچی لێ نایە خوێوەکەی باش بێ بین بین دوو ماگزاری ئاوەکەی بگۆڕە و عیبی نییە باشە دوای چەند ڕۆژ کاتە ئێوە ئەم پێکاتە ناخەنە سرکەوە و ئامادەیەکەن بۆی ببێ بە ترشیات دیان دوای چەندێک
ئیتر مەجای خواردنی تایە و تامی گرتووە و ڕەنگی گرتووە و وڵی ترمە ئێوارە چاشیەکەین شەو ئیتر بەیانەکە ئیتر بۆ ئیتر ئەیفرۆشین یعنی ئیتر حازرە خۆی سوێر کراوە تر هەر لە خێواکە دەرێنە سوێری ڕۆیش ئیتر توانی ئیسفادەی لێ بکەیت جوانە شوێنێ تەبعەن سوێریەکەی ئەیکەینە ئەو سوێریەکەی ئەڕوا دوایەوە ئیترێکەینە سرکەوە. باشە هەندێک جار گلەی ئەوە هەیە لە ماڵاندا کە ترشیات دروستەکان بیانی بەگومان کە خۆیان لە ماڵەوە دروستی دەکەن دەڵێن زوو خراپ دەبێت ترشیاتەکە ئەمە هەوکارەکەی چییە؟ ترشیاتێک لە ماڵەوە دروست بکرێت هاوشێوەی ئەوەی ئێوە بەتام و بەبۆن دەرەچێت؟ ئەوان لێی نازانن وەک ئێمە ئێمە ئێستا هەر چاویش بنوقێنین 50 ساڵە من خەریکم وەک بڵێ ئەزانین چۆن دروستیکەین بەس لە ماڵەوە نازانین ئێستا هەموو شتێبێ سوێر کرێ کە لەرمە قەرنابیتە مەسەلەن تۆ ببینێتەوە ببینێتەوە لە ماڵەوە هەفتەیە دوو هەفتە تۆ بێوان هەموو سوێر بێ نابێشتی تازەی تیاابێت چونکە ڕووەکە خراپە بێ. ترشیات چۆن هەڵگرین بخێنە بەفرگرەوە لە نێو کەوانتەرەکەی دای بنێن لە کەشوەوای دەرەوەیە دەبێ ناناکەونتری ناوێ هەر لە دۆڕژدانێ بێ سێبەر بێت جێگاکەی پاکوتەمیز خێواشی باشەکەی سنگوبەر دیێنەی بەس ئاوەکەی بێتە سەر و خێواوەکە ئیتر ئەوانی تر لە ژێر ئاوا بێ لە ژێر خێواوەکەی تر خراپ نابێ احتیادیە بەس تۆ لە دەرۆ داینەی سەری بەتاڵ بێ مەسەلەن یان خیارەکە لەسەرەوە بێ خراپە بێ هەرچەند خیار لەسەرەوە بێ ئاوی پێنەکەوت خێواوەکەی تر خراپە بێ. لە چه کاتێکا ترشیات کەڕۆکە کاک محەممەد بۆچی کەڕۆکە؟ کەڕۆوەیە کە تازەی تیەکەن ئەو تازەیش بە دوو ڕۆژ سێ ڕۆژی تر کەڕووەکە تر نەرمە بێ و خراپێ بێ تێگەچێ تر کەڕووەکە بەس ئەگە سوێر بێ تەبعەن شتەکان هەمووی سوێر بێ حەز دەکەی یەک مانگداینێ کەڕوو ناکە سە شوشەمان هەیە مەسەلەن ئێمەکەنە ناو شوشەوە تقریبا 6 ماکەوار بە ساڵیش نەکە بەکاو نە هەڵ ئەچێ و نە تەم ئەکاو هیچ عیبی نییە بەس چکەشتانە سوێرە ئەگە سوێر نەبێ خراپە بێ. باشە چۆن سوێری بکەین کاک محەممەد ئەم پێکاتانە چۆن بە شێوازە سۆر بکەین کە دوای کەڕوونەکە وڵای بەڵێ وڵی ئترە بێ سوێر بێ سوێرەکەیشی تر لە 20 لیتری کیلۆیە خوێتیەکەی شوێ خوێتیەکەی ئەگەر ئاوەکەشی بکڵێنی هەر باشترە نەشی کوڵێنی هەر ئەبێ ئیتر ئەو ڕسقەیەکە ئەی سێنی وەسەر قەرنابیتە کە لەرمە خیارە ترۆزیە بیبەرە سنگ و بەردێنێت تەبعەنە بێ بەجیابی ئەم شتانە هەمووی نابێت تێکەڵاوی بکەیت لە بیدایەتەوە سوێریەکەی هەموو شتێ بەجیابێ سوێریەکەی ئیترەوەی ئەبێ ئاوەکەش بێتە سەر و سنگ و بەردێنەی دارێ تەختەیەشی یەکەیتە سەر یان باقەیە ئاوەکەیتە سەر و ئەوی خێواوەکە ئیتر هیچ دیارنی هەر ئاو دیارە ئیترەوە ئەمێنێتە هەچەند هەڵی گری ئەبێ. باشە کەواتە کاک محەممەد لە دوای ئەمەی کە بۆ منە سوێر کرا لە کاتێک دەخرێتە سرکەکەەوە یاخود لە چی قۆناغێکدا ئەم پێکاتانی کە ئێمە بەجیا سۆرمان کردوون تێکەڵی بکەین. ئیتر بە ژێرەی ڕۆژانە چەند ئەخۆن مەسەنیسن لە ماڵەوە کابرە توشاتەکەکە ڕۆژی مەسەلەن کیلۆیە ئەخوا ئەبێ کیلۆیە چاکە خودە نابێت تۆ دەبەیە بگریتەوە 10 کیلۆ دەوە تەواو نابێ بۆیان وەختی تەواویش نەبوو خراپە بێ بەس ئەگەر هەمووش هەر سوێر بێ هەر خراپ نابێت دیسان تۆ ئەگە شتەکان هەمووی سوێر بوو زۆریش بگریتەوە هەر عیبینە بەزەکە بیبەری تیابێت تەبعەن تورشاتەکە هەمووی توونەکە ئەبێ بیبەرەکە جیابێتتر ئەوانی تە قەیناکە تێکەڵاو بێ بەس دەبێ سوێر بێ. باشە باسی ترشیاتی تونە کرد پێمان بڵێ خواست لەسەر ئەمە چۆنە تەنها بە ینی تێکردنی بیبەر تامەکەی بەو شێوازاوە گۆڕێت؟ تەمانەکە بیبەر زۆر لە سرکەکە مایەوە لە ناو ترشاتەکە تونی ئەکایتر ناخوێ تۆ بە جیاداینێ بە جیا ئیتر چەند خوارد خۆی تویتر با لە ناو لایدوێنێکە نە شوشەیەکە بێ بە جیا هەڵیەگری و نابێت تێکەڵاوی ترشاتەکە بێت تونە بێگە زۆر مایەوە هەنێجار بیبەر خۆی زەیتون خەیار ئەم بابەتانە خۆیان چۆن بڵێ خۆشاکرێن ئەکرێن بە ترشیات
ئەمە چۆنامیش پێویستە ینی پێشوەخت سوێری بکەیت دواتر چ جۆرە سرکەیەکی بۆ بەکارێنیت ماوەی چەندێکە مێنیتەوە ئەمیش بە هەمان شێوەی ترشیاتی ئاسایی هەڵدەگیرێت؟ بەڵێ بەڵێ عینیشتە وڵا بەس دەبێت چاکرێت تەعاان لە بیدایەت و زەیتون ئێمە ئیسێنین بە سەوزی ئیسێنین چاشی ئەەکەین و سوێری ئەەکەین ئێتە دوای ئەوە ئێتە فرۆشتی و چاشی ئەەکەین و دیسان دووبارای کەینەوە ئاو سوێرەکەی بڕوا و دووبارە سرکەیتی ئەەکەین ویسەوەیە لە باسەڕی فرۆشە مەسەر لە سەحرەبەن هەرڕاستەخۆ سوێریی فرۆشن ئێمە بێت چاشیکەین سوێرەکەی بڕوا احتیادی بخورێ. باشە کاتێک بە پێش فرۆژگایەک یاخود دوکانێکی ترشیات ئاڕۆی ڕاستەخۆ بۆنەکەی سەرنجت ڕاکێشێ ئەم بۆنی ترشیاتە چییە؟ بۆچی ئاوها بۆنی ئاو بۆنێکی بەهێزی ینی ئینسان ڕاکێشێ کاک محەممەد؟ بەڵێ تەعاان ئێمە منەوعاتمان هەیە ئاڵەتمان هەیە جیاواز هەینی ترشیاتی خۆمان تەعاان هەریەشی نەوە ئاڵەتێکی تایە ئەو بۆ نەدا تەعاان تۆسێتە لای ئاڵت فرۆشێ ئەکای هاڕێ ئەپژمی هەتا دەرەچی لای کابرای ئاڵت فرۆشە پژمی لێرە شەڕعینی شتەکەی کردە ناو ترشاتەکە تەعاان بۆنی خۆشەکە و بۆنیشی دەرەچێ. باشە کەواتە ئاڵەت یاخود بڵین بەهارەتی ترشیات تایبەتترە لە جۆرەکانی تری بەهارات چ جۆرە بەهاراتێک ئێوە بەکاردێنن بۆ ترشیات بووی ئەو بۆ نەخۆشە دروست بکات؟ بەڵێ دەیمە ئەزانین کامە خۆشە و کامە ناخۆشە تر منەوعات تەیەکەین مثلەن بیبەر سێ چوار نەوە هەیە بیبەری ڕەشمان هەیە بیبەری کەبابەمان هەیە دارچینیمان هەیە ئەمبەمان هەیە ئیتر ئەمانە بۆنیان هەیە بۆنیان خۆشە تێکەڵاوی ئەەکەین و استعمالی شاتەکەیەکەین. ئەمانە تامیشە گۆڕن یا تەنها بۆنەکەی؟ نا تامیژە گۆڕێتەمە خۆشیەکە ئاوەکەی سرکەکەی خۆشەکە فەرقی هەیە چۆن ئەتو چێشتەکە ئاڵەتی تێنەکەی خۆش نابێ دەباشەی شفتەیەکەی ئاڵەتێکی جوانی دەکەی بۆنی خۆش دەما چێشتێ مەسەلەن نۆکاوێ مەسەلەن بیبەر و ئەوەی تێەکەی زەردەچەوە خۆشی ئەکە ئەدەی سادە بێنە سادە خۆش نییە. کاک محەممەد لە سەرای گفتوگۆکەمانەوە ئەو کاکەیە خەریکی ترشیات جیاکردنەوەی و دواتر فرۆشتنێتی پێمان بڵێ شاگردی و بەڕێزە و چۆنە بەدڵتە؟ ئادێ وەسایە بە منار بەسەر سنووقی تەماتە ترشاتی تێکردووە لە بەدەستی خۆمە ینی باڵای نەگەیشتە سەر مێزەکە سنووقی تەماتەی داناوە لە ژێر قاسیا و ترشاتەکەی تێکردووە ئیستا چۆن ئەویش وەسابێ لەشدا ساغ بێخوا کاک محەممەد. کاک محەممەد باس لە شربەتەکەی تۆشەکرێ شربەتی مامەحەمە پێمان بڵێ شربەتەکانی تۆ چین تایبەتمەندیان چییە خواسە سەری چۆنە؟ وەڵا شربەت تەمان شربەتی ئێمە بەدەمی خۆم لەوێ بەناوبانگە و مێوژیشە ئێمە هەموو ساڵانەی سە من تەنم سندووە حازر پاکمان کردووە دامان ناوە بۆ ڕەمەزان زیاتر ڕەمەزان تەمان زیاتر سەر بەبێ خەڵکەکە زیاتر ڕووە کاتە شربەتەکەمان تر شربەتی ئەمە شەر هەر مێوژە ئیترەوەی نییە بڵێ وەڵا سروشتیە. زۆر باشە تر فترێکی کە ڕەمەزانیەت کاک محەممەد خواست لەسەر ترشیات و شربەتەکەی تۆش زیاکات؟ طبعاً أنا والله برناك وجاريوات سير روجين كابرا روات وبري ناكك لبر قلب الغي زۆر باشەوە هەندێک جار ینی لە ڕەمەزانانە ئەو دیمەنانە بینین کە کەسانێکی زۆر بەسەر دوکانێکەوە وەستا و چاڕێ و شەربەتاکەن دوکانەکەی تۆش ئەمۆزای بەسەرایەت ڕەمەزانان چۆن جیایەکەنەوە چۆن فری ئەو هەموو خەڵکاکەون. والله فرق قسەشمان پێڵن بە زمانی بە ڕۆژی قسەشمان پێڵن ئەڵێ بەچیە کاکە بەست بۆ ڕایمان ناکەن و بۆ ئێمەش ئەیبیستین قسە ناکەین طبعاً حەقی خۆشەتی کابرا بە ڕۆژووە ئەی چی بکە تەحملی نییە ئێتەمە گوێ ناێنێ خۆمە کڕەکەین لە ڕاست. ئەی باشەکە خۆتان بە ڕۆژون چۆن بەرگەی ئەو بۆن و بەرامەی ترشیاتەگرن لە دوکانەکەیە کاک محەممەد ئامە پرسیارەکەیە. وڵای تر کەمە وڵای ترێمە نییە هەر فێر بووین هەرە بۆن و بەرامە لە مێشمان هەرمێمە بۆن ناکەنی سەحالێن وڕ بووین لە بەبوونە لەشتا ساغ بێ کاک محەممەد پێم بڵێ نرخەکان چۆنە
جۆرە جیاوازەکانی سەلامە ترشیات بیاخۆ. کە لە سەرەتاوە باسمان کرد وەڵا- نرخیان جیاوازە بەڵێ جیاواز زەردەکە هەیە بە 1500 هەمانە بە 2 هەمانە بە 3 سوورەکەشمان هەیە بە 1000 ینی گران بێ و هەرزان بێ ئەمە هەر بە 1000ەکە دێن جاری وایە خێرە سێن بە 1 ڕوبع دێنەوە بە 1000 ئیتر ئاوە ینی سعر ناگۆڕین زۆر باشە کاک محەممەد تۆ خۆت نزیکەی 50 هەستن شیش ساڵێکە گرام بێ بۆ خۆتە نەزانم. ترشیات دروستەکەی توی فرۆشی تایبەترین جۆری ترشیات لای خۆت چۆنە کامەیانە زیاتر خواستی لەسەر کام جۆرە ترشیاتەیە وەڵام من زیاتر زەر دەخۆم نییە خۆشم لە زون و بووم هەر حەز لە شێلمیش دەکەم زیاتر باشە بۆچی شەرم لای خۆمان بەکار ناهێنرێ لەوێ خواستی لەسەرەکەچی لای خۆمان هەر زۆر بە دەگمەنە بیر وەڵا خۆش شێلم ئیسفادەی زۆر خۆی شێلم زۆر ئیسفادە ئێستا تورکیا بڕۆ زیاتری هەر شێلمە جنوب هەتا دنشێ تەرۆزی تیاوتری هەموو شێلمە شێلمەکە ئیسفادە هەیە وەک دەوا وایە ئەخورێ کاک محەممەد بە ئەم پرسیارەی من لەسەر زەیتون بێ ئێوە زەیتونەکان لەکوێ دەهێنن چۆن ئامادەی دەکەن هەندێک جار زەیتونە بیری ناوکەکەی دەرهێنراوە هەندێک شتی کاخرێتە زەیتونەکەەوە ینی بەڵێ بەڵێ وەڵای ئەمە زەیتون ئیمساڵ نەبوو لای ئێمە زەیتون نەبوو لە مەعمەلەکە زەیتونیان بۆ هات خەبەرماندایە کاکە تۆزە زیاد بێنن دەوری 3-4 تەرمەلەوان سن نەوەڵە زەیتون ئیمساڵ لە سووریا ئەوان هێنابیان هیتر ئیمساڵ سووریمان سەرف کردووە خۆمان چاکمان کردووە تەبعاً لە مەعمەلەکە هێناوێتی بۆ ڕۆن ئێمە لێمان سندووە لە شتا ساغ بە کاک محەممەد وڵا بم بەیانیەوەنە بە جوانی باسی و ترشیاتانە و کوڕابزان بەستە بەر و ترشیاتی دۆ دەم بۆ هەڵە بجەم ساز بۆ کاک محەممەد یاخۆت کا بڵین مامە حەمەی ترشیات ساز بۆی لەگەڵ مابووی سەلامە بیاخوا بێوی بنیاخوا لەشتان ساغ بێ بێوەی بنیاخوا حافیستان بێ زۆر سپاس دەست خۆش بێ خۆشەویستان خۆش بێ